کات کەمی ماوە لە بەردەم لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ ئاشبوونەوە و چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان، چونکە لە 2 ساڵی ڕابردوو چەندین هەوڵیاندا بەڵام سەرکەوتوو نەبوون. ئەم جاریان حیزبەکان ڕیفراندۆم و هەڵبژاردننی داهاتوو کۆیان دەکاتەوە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای دەگەێنێت یەکێتی سەرباری هەوڵەکانی ڕابردووی نەخشە ڕێگاشی بۆ لایەنە سیاسیەکان گەڵاڵە کردووە بۆ تێپەڕاندنی قەیرانەکانی هەرێمی کوردستان. ئەو ڕەخشە ڕێگایە درا بە لایەنە سیاسیەکان، درا بە قونسولیاتەکانی کە لێرەیە، درا بە ناوەندەکانی توێژینەوە، بە پارتیش دراوە، بە هێز سیاسەکانی دراوە. ئەمە عەرزە بۆ ئەوان هەر لایەنە بیخوێنێتەوە دراسی بکە، پاش دراسەکردن ملاحەزاتی خۆیان پێمان بڵێ و دەتوانی ئایا پێیان وایە ئێمە لە بەم شێوەیە توانین کێشەکان چارەسەر بکەین، ئەگە ناتوانین پێشنیار و بەدیلی ئەوان چی. سکرتێری لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان دەڵێت ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم قۆناغی ئێستا گرنگە، بەتایبەت پاش پێشکەشکردنی نەخشە ڕێگا و دەستپێکردنەوەی کۆبوونەوەکانی، چونکە ئاسۆیەک و ئومێدێکی گەیاندووە بە حیزبەکان و دانیشتوانی هەرێمی کوردستان. ئەگەر ئەوان بگەنە نەتیجەیە لە 60% کێشەکان چارەسەر دەبێ، ئەو کە ئێمە لەگەڵەوە نین 50-50کەی جاران، بەڵام دەو کاتە توانن لە 40%کەشی لەگەڵ حیزبەکانی ترا ڕێکەون و بگەنە نەتیجەیەکی باشتر لەوەی لەو قەیرانانە دەرچین، قەیرانی اقتصادیە، قەیرانی سیاسیە، قەیرانی شەڕی داعشە، هەموو ئەمانە کەڵەکە بووە لەسەرمان. ئەگەر بەم شێوەیە لە دوورۆ سەیری بکەین خۆ ناکرێت، چارەسەرەکان خراپتر دەبێت. بۆیە پێویستە کۆبوونەکان بکرێ و هەموو شتەکان لە ڕێ ئێمە ئەڵێن لەگەڵ بەغدا بێ گفتوگۆ بکەین، لەگەڵ ئەمریکا، لەگەڵ ئەوروپا، لەگەڵ تورکیا، لەگەڵ ئێران، باشە خۆمان بۆ گفتوگۆ نەکەین چاسەری کێشەکانی خۆمان بکەین. دوای سەردانیکردنی بەشێکی زۆری حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێم بڕیارە لێژنەی باڵا بۆ ڕیفراندۆم پێک بێنرێتن و چەند لێژنەیەکی تری تایبەت بە کاراکردنەوەی پەرلەمان و قەیرانەکانی هەرێمی کوردستان پێک بێنرێتن و پاشانیش لێژنەی هاوبەشی حیزبەکان سەردانی بەغدا وڵاتانی دراوسێ بکات. بەردەوام یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو کاتە جیاوازەکان بەتایبەت لە کاتی بوون و سەرهەڵدانی کێشە و قەیرانەکان پرۆژە و پێشنیاری تایبەتیە بۆ چارەسەرکردنیان. ئەم جارەیان جیا لە خاڵەکانی نێو نەخشە ڕێگاکەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت هەموو حیزب و لایەنە سیاسیەکان لە دەوری یەک مێسکۆ بکاتەوە کە 2 ساڵە هەوڵی بۆ دەدرێت. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.